خۆتان دەزانن هەڵبژاردن مافە منداوە لە هاوڵاتیان دەکەم بچن ماڕەسەی مافی خۆیان بکەن و باشترین بەربژێڵکە وێنەرایەتیان دەکات هەڵیان بژێرن خۆتان دەزانن و هەڵبژاردنە گرینگە هەڵبژاردنش چارون سازە بە تایبەتی کە دەنگۆکان هەیە لە خولی داهاتوی پەرلەمانی عێراق کۆمەڵە گۆڕانکاری بکرێت لە دەستور لە کۆمەڵێک یاسای تر کە پێوەستە بە ژیانی خەڵکەوە بۆیە پێم خۆشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر هەمووی مارەسەی دەنجی خۆی بکات و حەقی خۆی بکات ئێمە ئومێد دەکەین بەڕاستی هەڵبژاردنەکە هەڵبژاردنشی پاک و پێگەر بێت تا خەڵک بتوانێت نوێنەی ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێت و دوای ئەوەش ئێمە بەڕاستی داخوازی ئاشتەوایی و ئاشتی دەکەین بۆ گەلانی عێراق گرینگە خەڵک پێویستی بە ئیستقرار هەیە بە ئامان هەیە بۆیە ئومێد دەکەین کە ئەم هەڵبژاردنە بێتە هەوێنێکی ئەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان بتوان لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری ئەو کێشانە و ئەو کەڵەکە بووە کێشە کەڵکوبانی کە ڕابردووهیان بووە بیکەن و بتوانین داهاتوێکی باش بۆ عێراق زۆر خوێنمان داوە بۆ کەرکووک بەڕاستی بەشێکی زامێکی هێشتان ساڕێژ نەکراوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و گەلی کوردستانە بۆیە داوا لە خەڵک دەکەم بە گروتینەوە کوردبوونی کەرکووک چونکە هێشتان ئێمە کەرکووک بەڕاستی مەسلەی خاک مادەی 130 گلان نەبووەوە بۆی داوا لە هاوڵاتیان دەکەم لە کوردستانیان دەکەم کە بە گروتینەوە بچن نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن هەولێر دەبی بەڕاستی بە گروتینی جاران چۆن لە هەموو کاتە سەختەکاندا مووقیفیان هەبووە ئازا بوونە بەڕاستی ئەمڕۆژ دەنگدانە بۆیە مارەسەیەکی حەقی خۆیان بکەن و سارد مەبنەوە و پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتووە تازەمە دەنگماندا بۆیە داوا لە هەموو خەڵک دەکەم کە بێت بەڕاستی مارەسەی حەقی خۆی بکات دەنجی خۆی بدات